لە ڕۆژی قیامەتە خۆر نزمە بێتەوە بۆ سەر خەڵکی دە ناڕەحەتی و ناخۆشیایە. بەڵام یەکێک لەو کەسانی کە لەو ڕۆژەدا دڵخۆشە ناڕەحەتی نابینێت ئەو کەسەیە کە لە دنیادا خێرکەر بووە، خێر و چاکەی کردووە، سەدەقەی کردووە، یارمەتی خەڵکی فەقیر و هەژار و مستەحەقی داوە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت كل امرئ في ظل صدقته حتى يقضى بين الناس. هەموو مرۆڤێک لە ڕۆژی قیامەتە لە ساحەی مەحشەردا لە ژێر سێبەری خێر و سەدەقەکەیدایە، حتا حکمی نێوان هەموو خەڵکی دەکرێت، حتا محاسبەی خەڵکی تەواو بێت تۆ لە سێبەرێکدای، سێبەرێکی خۆش و فێنک. بەڵام ئەو سێبەرە سێبەری چییە؟ سێبەری خێر و سەدەقەکەی دنیاتە کە کردوتە. ئەی ئەو کەسێک کە خێر و سەدەقەی نەکرد بێت سێبەرەکەی نییە لە قیامەتە. کەواتە سێبەرێک بۆ قیامەتت ئامادەکە بۆ ئەو ڕۆژێک کە خۆر نزمێت بۆ سەر خەڵکی پەنا بخوا هەموو خەڵکی عراق دەکات. هەر کەسە بۆ پێتاوانەکانی خۆی بۆ ئەو ڕۆژە پێویست بە سێبەرێک دەبێت، هەروەکو چۆن لەبەر باران و خۆرێک پێویست بە چەترێکە، بە کەپرێکە، بە خانوویەکە بتپارێزێ، لە قیامەتیش بە هەمان شێوە پێویست بە سێبەرێکەیە. لە ڕۆژی قیامەتە ئەو کەسەی پشتیوان بخوا خێرکەر بوو بێ لە دنیادا لە ژێر سێبەری سەدەقەی خۆیدایە و لە ژێر سێبەری عەرشی خوای پەروەردگاردایە. ئەوش هەر باس کراوە لە حەدیسە کەسێ بەنهێنی خێر و سەدەقە بکات بە دەستی ڕاستی دەیبەخشێ، دەستی چەپی پێی نازانێ، لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خوای پەروەردگاردایە. جا هەر سێبەرێک لە سێبەرەکان بێ سێبەری عەرشی خوای گەورە بێ، بۆ تۆ نیعمەتێک گەورەیە. سێبەری خێر و سەدەقەکەیشت بێ، هەر بۆ تۆ نیعمەتێک گەورەیە، ناڕەحەتێکت زۆر کەمە بێتەوە. جا خێر و سەدەقە بکە و ببەخشە لە پێناو خوادا بەپی توانای خۆ 250 1000 2000 10,000 چەند تواناتێ